ئەنجومەنی وەزیرانی عێراق وادەی هەفتەیەکی بۆ ئامادەکردنی راپۆرتی داهاتی نانەوتی هەرێم و پشکی فیدراڵی کە یەکێکە لە کێشە ناکۆکەکانی نێوان هەولێر و بەغداد دیاری کرۆ بەپێی بڕیاری 550 ئەنجومەنی وەزیرانی عێراق دەبێت تیمێکی وەزارەتی دارایی عێراق و چاودێری دارایی عێراق بە هەماهەنگی وەزارەتی دارایی و چاودێری دارایی هەرێم ئەو راپۆرتە ئامادە بکەن پشت بە کۆمەڵێک بنەما بەسن پشت بە تەرازووی پێداچوونەوە میزان مراجعە و ماوەی جێبەجێکردنی یاسای بودجەی 3 ساڵی عێراقیش بەسێتەوە واتە ساڵی 2023 2024 هەروەها 4 مانگی سەرەتای 2025ش لە نێو راپۆرتەکە وەکو بنەما پشتی پێبەسێ. ناکۆکی سەرەکی لە نێو ئەم راپۆرتە لەسەر بڕی بەرکەوتەی فیدرالیە. عێراق مەبەستم حکوومەتی عێراقە داوای لە 150 کۆی داهاتی سەرجەم وەزارەتەکان دەکات و بە مافی خۆی زانێت. هەرێمی کوردستانیش ئەڵێ ئامادەم تەنها لە 150 داهاتی مەرز و دەواازە سنوورەکان فڕۆکەخانەکان پاسپۆرت و ئەو دامەزراوە فیدراڵیانی تر بێم کە سەر بە حکوومەتی عێراقن کە جیاوازی نێوان ئەم دوو ژمارێژ کە کۆیەکەیتەوە زۆرە واتەوەی کە عێراق داوایەکە ژمارەکەی زۆر دەرەچێ ئەوەی هەرێمی کوردستانی ژەڵێ تەنها لە 150 داهاتیم شوێنانت ئێمێ ژمارەکە زۆر لەوە کەمترە. ئەمەش گرفتی گەورەی لە نێوان هەردوو لا دروست کردووە و ئەمە یەکێکە لەو کێشانەی کە لە نێوان هەولێر و بەغداد هەیە بە تایبەت ماوەی چەند ساڵێکە باسی داهاتی نانەوتی هەرێمی کوردستانەکەی پێشتر تەنها باسی پرۆسەی نەوت و هەناردەی نەوت و داهاتی نەوتی هەرێمی کوردستانەکە ئەوە چەند ساڵێکیش ئەم بابەتە هاتووە سەر باڵپەسێدراوی ماوەتەوە ئاسان نییە ئەگەر نیەتێکی سیاسی فشارێکی نێودەوڵەتی نەبێ ئەوە ئەگەری هەیە گرفتی گەورە بۆ پەیوەندیەکانی هەردوو لا دروست بێ وامە بێتە خاڵێکی ناکۆکی هێندە بەهێز کە بە ئاسانی نەتوانێت چارەسەری کێشەدارایەکان بکرێت چونکە هەردوو لا زۆر دوورن لێک و هەردووکیشیان پاڵپشت بە یاسای بەڕێوەبردننی دارایی ساڵی 2019 هەموارکراوی عێراق بەستن. لێرە ورتر ئەم بابەتەتان پێڵە لە ڕۆژانی ڕابردوو باسی کێشەکانی هەولێر و بەغدامان کردو ڕۆژی ڕابردوو هەر ئەم کاتانە ڕێک ئاوە سەعات 5 و 2 دقە 1 دقە دەستم کرد بە شیکارکردنی بابەتی کێشەکانی هەولێر و بەغداد ئەو بڕیار و مەرجانەی کە حکوومەتی عێراقیا بووی دوێنێ 24 ساعت پێش ئێستا ئەم دوانی ڕۆیە لە بەشێک لە دەستگاکانی میدیا وەڕاگەیاندن لە هەرێمی کوردستان بوو بە پەپەلە نووسابوو بەپەلە ئەوە بەپەلە لیستی یاخود خەرجکردنی بڕیاری خەرجکردنی موچە نێردا بۆ وەزارەتی دارایی کە ئەمە بەڕاستی جۆرێکە لە لێکتێنەگەیشتن لەو بڕیار و دەستەواژە و قسە ئابووری و دارایانی کە حکوومەتی عێراق لە نێو دامەزراوەکانی خۆی لە نێو بڕیارەکانە ئەیکا چونکە بابەتی ئابووری زمانی ئابووری هەمیشەوە وتراوە هەموو کەس لی تێناگە ئەبێ زۆر سادە و ڕەوانی کەیتەوە چ جای بگاتە میدیاکارێکی بەڕێز کە هەندێک جا سەرچاوەکانیشیان ئەوان بە هەڵە پێیانەوترێ. با بینە سەر بابەتەکە باسی یەک لایەنەکەین باسی کێشەی نەوتمان کردووە لە بینی هەرێم و بەغدایە باسی داهاتی نانەوتیتان بۆکەم کە ئەمە یەکێکە لە کێشەکان ماوەی هەفتەیەکی بۆ دیاریکراوە ڕاپۆرت بنووسێتەوە بێت تا سێشەممەی ئایندە کەمڕۆ پێنجشەممەیە ئەو ڕاپۆرتە نووسرا بێ بگاتە ئەنجومەنی وەزیرانی عێراق کۆمەڵێک شتی تایە. یەکەم ئێمە وەزیری دارایی هەرێمی کوردستان بەڕێز ئاواتی شێخ جەناب چەند جاری بەرپرسانی وەزارەتی داراییش لە کۆنگری ڕۆژنامەوانیا بێ لە چاوپێککەوتنی میدیایی بێ یاخوتەن جا بە ڕاگەندراوی وەزارەتی دارایی بێ باس لێو کرد کە 250 میلیارد دینار داهاتی نانەوتی ناوخۆیان هەیە. بەڵام بە پێی راپۆرتی دیوانی چاودێری دارایی هەرێم و دیوانی چاودێری دارایی عێراق داهاتی یەک مانگی هەرێمی کوردستان 400 میلیارە. ئەم ژمارەی وەزارەتی دارایی هەرێم و حکوومەتی هەرێمیش پەسەندیان کرد خۆیان یاوێنە بە دیوانی چاودێری دارایی هەرێم و بەغداد واتە شتێک نییە لە خۆ وترابێ لە گیرفان دەرهێنرابێ بەو شێوازە باسکرابێ. جا ئەم دوو ژمارەیە کێشەیە عێراق لە 400 هەیە هەرێم لای خۆ باوتێتی 250 400کە بە ئەتیبار وەرگێت چونکە هەردوو دەستگای چاودێری دارایی عێراق و هەرێم پڕڕاستیان کردوتەوە. لەسەر ئەم 400ەیە مامەڵەکە ئاکرێت حکوومەتی عێراقڵێ لە 150 کۆی داهات لە 150 ئەو 400 میلیارم ئەوێ کە 200 میلیارد دینارەکە. حکوومەتی هەرێمی ژەڵێن نەخێر بە پێی یاسای بەڕێوەبردننی دارایی عێراق هەموارکراوی 2019 حکوومەتی ناوەند یاخۆ حکوومەتی فیدراڵ لە بەغداد تەنها لە 150 ئەو داهاتانەیەکەوێ
کە فەرمانگە و بەڕێوەبەرایەتیەکانیان فیدراڵین وەکو مەرز فڕۆکەخانەکان دەواازەکان پاسپۆرت نشینگە بەنداوەکان هەتا کۆتایی هەر شوێنێک لەمانە داهاتێ بێت لە 150 بۆ تۆ کە پێشتر نردوێتی بۆنە لە مانگی 4 و 3 و 2 ئەوانە بڕێکی کەمتر بوو 50 میلیارد دیناری ئەنار کامە ئەو داهاتە وەڵام عێراق لێنە خێر 200 میلیارد هەرێمیش بەو پێوانەیە بێ بەو قیاسە بێ هەمیشە حکەمتر لە 70 میلیارد دینارەکە کە جیازەکان زۆرە 70 میلیارد لەکوێ 200 میلیارد لەکوێ ورتر یەمەنی و بابەتەکە باسیەوەتان بۆ وەکەم حکومەتی عێراق ئەو مەرجەی کە دایناوە چییە بە پێی بڕیار کە لە 19 مانگ دوو ڕۆژ پێش ئێستا دەرچووە داوای کردووە ئەو تیمەی کە بە بڕیاری 550 ئەنجومەنی وەزیرانی عێراق دروست کراوە لە بڕگەی 2 ژمارە 2 لە نێو بڕیارەکەی ئەوانە کە لە 7 تەمووز دەرکراوە تیمێک پێک بێت بۆ نووسینی راپۆرتی داهاتی نانەوتی هەرێم و پشکی فیدراڵی واتە هەرێم چەند داهاتیە چەند پشکی فیدراڵیە بەڵام ئەبێ ڕەچاوی ئەم بابەتانەکەن یەکەم تیمەکە لە وەزارەتی دارایی و چاودێری دارایی عێراق پێگێت لیژنە نییە چونکە لە ڕووی ئیداری و بەڕێوەبردنەوە تیم جیایە لە لیژنە لە وەفد جیایە شاند جیایە ئەمانە هەرێکی و مەهام و دەسەڵات و کاری خۆی هەیە پرۆتۆکۆڵی خۆی هەیە باسی لە تیم کردووە لەم بابەتی ئەڵێ تیمێک لە وەزارەتی دارایی عێراق و چاودێری دارایی عێراق پێک بێت و هەروەها نەیشی وتووە بە هاوبەشی لەگەڵ هەرێم بەڵکو وتوێتی هەماهەنگی لەگە وەزارەتی دارایی و چاودێری دارایی هەرێما بکەن واتە و تیمە هەرێمی کوردستانی تیانە بەڵام هەماهەنگی بکەن لەگەڵ یانە بۆ یەگەرداتایە شتێکتان پێویست بوو بتانەنێ و هەروە پاڵپشت بە راپۆرتی چاودێری دارایی هەرێم و عێراق ببەسترێ کە لە بۆ ساڵی 2023-24 و 4 مانگی 2025 هەیەە باسی لەو کرۆ کە داهاتێنیشتان 400 میلیارە ئەمە بۆ نووسراوە لەگەڵ ئەم خاڵیان کە تەرازوی پێداچوونەوەی 23 ساکرێ عێراق ئەڵێ من قەنەعەتم بە ئێوە نییە ئەگەر بڵێن داهاتی ئەم مانگەمان بۆ بە 200 میلیارد خێرە 23-400 میلیارد بۆ 24-400 میلیارد بۆ چەند مانگێک سەرەتای 2025 هەر زۆر بۆ ئێستا کەمیکرۆ چ شتێک ڕووی یاوە کەمیکرۆ بۆ ئەڵێ پشت بەوە بەسن واتە وەسەتی حسابی وەرگرت لە نێوان 2-8 وەسەتی حسابی چەنە 9 واتە ئەگەر ئێستا تۆ 300 میلیارد داهاتی ناو خۆت هەیە پێشتر 400 بووە با 350 بێت واتە ئەگەر 200 شمنێنێ بە 150-170 میلیارد قەنەعەتەکەین لە مانگی ئایریشۆ پێداچوونەوە بکەن ئەو 120 میلیاری بۆ مانگی ئایر درا دیسان پێداچوونەوەی پیاکرێ ئەگەر زیاد بوو ئەنێرزێتەوە بۆ هەرێم ئەگەر کەمی بوو بە هەرێم بیخاسەری واتە و کێشێشمان هێشتا ماوەمە لە داهاتی نانەوتیە کابێ وەف تیمێک ئەم راپۆرتە ئامادەکەن پشت بەم بنەمایانە بەستن کە راپۆرتی دیوانی چاودێری داراییە میزانی مراجعەی 2023 و 24 و هەروە لە مانگی ئایریشۆ پێداچوونەوەکەن بە کورتی و پوختی ئێستا لەسەر چی قساکرێ لەسەر هەندێ بابەت باسی 120 میلیارد دینارکرێت کە بۆ مانگی 6 بدرێ بە هیچ شێوەیەک لە بڕیاری 550 ئەنجومەنی وەزیرانی عێراقان بابەتە ناتوە تەنانەت باسماوادی و تەبێژی حکومەتیش لە ڕۆژی 19 مانگ لە ئێوارەی 19 مانگ کە کۆنگری ڕۆژنامەوانی ئەنجومەنی وەزیرانی هەبوو باسی لێ کرد کە ئەو بڕێی لە نێو بڕیارەکە تۆ تەنها بۆ مانگی ئایر بوو بۆ مانگەکانی تر نییە ئەبێ ئێمە بگەینە ئەنجامێک کە چەند داهاتی نانەوتی هەرێم و پشکی فیدراڵیە و ئەوەی کە لە من لە وەزارەتی دارایی هەرێمی کوردستان بە دوواداچوونم کردووە حکومەتی عێراق داوای لە 150 سەرجەم داهاتی وەزارەتەکانەکە بە وەزارەتی دارایی سەرجەم و داهاتی هەیەی کە باج و ڕسوماتی ژەگرێتەوە وەزارەتی ناوخۆ کە داهاتێکی باشی هەیە چونکە مەسەلەی تاپۆ و هەندێک شوێن لە چوارچێوەی وەزارەتی ناوخۆن قایم قامێت و ناحیە و پارێزگاکان وەزارەتی داد بە هەمان شێوە کە ئەویش بە هەمان شێوە داهاتێکی زۆر باشی هەیە وەزارەتی کارەباژێکێکە لە وەزارەتانی سەرچاوی داهاتێکی زۆر باشە کشت و کاڵ سامانە سوشکان بۆیە کشت و کاڵم نووسی یانی تەنانەت داوی داهاتی لە 150 کشت و کاڵیشیان کردووە سامانە سروشتەکان و وەزارەتەکانی تر ئەوەی سامانە سروشتیان وەستیان بابەتی کۆمپانیەکان نەک داهاتی نەوت خودی وەزارەتەکە جگە لە نەوت هەندێک داهاتی تری هەیە ئەوەی تر لەگەڵ سەرجەم وەزارەتەکانی تر ئەبێ لە 150 داهاتیان بن بە بەغداد ئەنجا ئەوە ئەبێتە بابەتی هەردوولە جارێکتی لەسەر و بابەتە قساکەمەوە کە تا سێ شەمە پێویستە و راپۆرتانە ئامادەکرێن 4 لیژنەکە یاخود 2 تیم و 2 لیژنە کارەکانی ئەنجامگەێنەوە کاتە لەسەر موچە و نردنی مانگی 6 و مانگەکانی دواتر قەرارەدرێت
بۆی ئەوەی کەڵێن هەفتی ئایندە موچێت جارێ بە ئەگەری زۆر ئەگەر هەموو ڕێککەوتنێکیش بکەم و کێشەیەکە بێ سەرەتای مانگینۆ چاوەڕوانی هاتنی موچە مچکە عێراق تا موچەی خۆی دابەش نەکات کە لە دوێنێەوە دەستی پێکرۆ کە لە کۆتایی مانگی هەشت کۆتاییەت تا سیوەی کێشتیش بەردەوام بێ موچە بۆ هەرێم نانێرە هیچ مانگێکی شوای نەکردووە لە کۆتاییانە بێت لە 26 و 27 تا کۆتایی ئەگەری ئەوە هەیە ڕێدەست بە ڕێکارەکانی نردنی بکە. باسی بەهای دراوەکانتان بۆکەم ئەمڕۆ لە بازارەکانی عێراق وەرەمی کوردستان بەهای دیناری عێراقی بەرامبەر بە دۆلاری ئەمریکی بەرز بووە، ئەویش بەهۆی فرۆشتنی دۆلار لەلایەن بانکی ناوەندیەوە بەهای $100 لە 442,000 دینارەوە مامەڵەی پێوە ئەکرێ و هەندێک گۆڕانکاریش لە دراوەکانی تر لە بازارەکانی عێراق وەرەمی کوردستان ڕوویاوە. قارەمان زۆر پامنەی کورسات نیوز لە هەولێر لە بازاری ئاڵوگۆڕی دراوە. قارەمان سڵاو لێبێ بارودۆخی دینار و دۆلار و دراوەکان چین لە هەولێر. بیلا لەو کاتت باش ئێستا من لە ناو بۆرسەی هەولێرە مەرسەندا بە شێوەیەکی ڕسمی داخراوە بەڵام ژمارێک لە کاسبکار تاوەکو ئێستا شوێنی کارەکانیان جێ نەهێڵاوە. بەهای دینار ئەمڕۆ کەمێک بەرزبوونەوەی بەخۆ بینی بەرامبەر بە دۆلاری ئەمریکی هەرچەندە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو $100 ئەمریکی ئەنی زیاتر لە 143,000 دینار مامەڵەی پێوە دەکرا، بەڵام ئەمڕۆ کە ئێستا قسە دەکەم $100 بە 142,000 دینارە و لە بەشێک لە نووسنگەکان بە 141,900 دینار تاوەکو 850 دیناریش مامەڵەی پێوە دەکرێتن. بیلال ئەمە لە هەولێر ڕەنگە لە پارێزگاکانی تریش بە هەمان شێوە 100 بۆ 200 بۆ 250 دینار جیاوازی هەبی بەتایبەت لە ئاڵوگۆڕی دینار بەرامبەر بە دۆلار، هەرچەندە لە ماوەی ڕابردوو ئەم بەرزبوونەوەی بەهای دۆلار بەرامبەر بە دیناری عراقی ینی ئەوەی کە دەگوترێتن بوونی خواستی زۆر و لە هەما کاتدا دیناری کەم لە بازاڕەکان ئەمانە هۆکار بوونە بۆ ئەوەی کەوا بە شێوەیەک لە شێوەکان بەهای دۆلار مامەڵەی کڕین و دۆلار دەکەنەوە. دەتوان قسەمان لە بۆ بکەن لە بازارن ئاگاداری بازارن ئێستا من میوانم لە دەرەوە هاتووی دۆلار بکڕی ئاتماندەك دینار عراقی بکڕم وەڵا ئارێوەڵە چۆن هاتوو بیکڕ یانەوەی کە بەرزبوونەوە نزمبوونەوە هۆکار یاخودوکە پێداویستی نەوەڵا من مەقسەدمەوە نیە چکە ئێمە تقریباً 26 ساڵە لە دەرەوەی وڵات دەژیم، هەندێک دیناری عراقیم پێویست بوو هاتمەندێک دینار عراقی بکڕم. عزیزی سەلامەت بیار بەس بازار بەعام خراپ نییە ینی باشە. عزیزی سەلامەت بەڵێ بیلال ئەمە دیارە هاوڵاتیەک بکە باسی لەوە کردکە مامەژان دەتوان قسەمان بۆ بکەن بەڵێ دیارە بڵێ بە چەندە لە دوورەوە بڵێ سعر چۆنە دۆلار سووری دەچینە لای دەچینە لای بیلال دەچینە لای غازی ینی یەکێکە لەو کەسانەی کە زۆر کەیفم بە کاغازیە کە زۆر واقع بینانە قساکە بەتابەت لەسەر لیرەی سووری کاک غازی بە شێوەشی ڕاستەخۆ لەگەڵتین. ئەگەر باز لەوە بکەین بەهای دینار و دۆلار ئێستا بە چەندە لە بازاڕەکان؟ دۆلار ئێستا و دقەیەمە قسە دەکەین بە 142,000 بەیانی بە سەرەوەی 43 بوو بەس ئێستا ڕێکدا بەزیتەوە و بۆ کارەکەشی لەوە دەگەڕێتەوە چەند ڕۆژەکە باقی برێم مرکزی دۆلاری کەم دێختەوە بازار و حواڵەکان بە درەنگ دەگەنێ ئەوەش بۆ کارەکەشیەوەی خەڵک بازرگانەکانمان لە بازار زیاتر دۆلار دەکڕن ئەوە هۆکاری بەرزبوونەوەکەی بوو. بازاری تومەن و لیرە ئێستا چۆنە؟ تومەن هەر ڕۆژ بە ڕۆژ دەدابەزینم تومەن بە 9 ملیۆن نیویە کەسش نایکردی خاستن تومەنە نەقدیەکەی بە هیچ کەس لەبەرەوەی تەمان لێرە هەماناوە بیلالەوە ینی کۆمەڵەشان لەسەر یەک داناوە لە دیمەنەکانەکە نایکردەوە لیرەی سووریا هەموو خەرک توش زەرەر بوون و ئیدی
ئەوە بە 130 ئەوە 9 ملیۆنی بۆ وەرەقەکە کەسش نایکڕی ناوەڵاوەی تومەن و لیرەی سووری کڕی بوو ماروێران بوو زۆرشم هاوار کرد کەس نەیکڕی ئیدی دێشووتر چێ بوو دەیکڕێن ئێستا چێ هەیە خەڵکەشی دەرێ بوو پارەی مار لە دەوی مار و مداری دەکردەوە داهات بە لیرەی سووری دەدا بە تومەنی دەدا بە لیرەی تورکی دەدا ئەوەتە لیرەی تورکی بوویتە 4,000 و نێزگەی 100 لیرە بۆ وەرەقەکە 200 لیرە بۆ وەرەقەشی بەوانە پارە نینە ئەوە ڕۆژ بە ڕۆژ دەدابەزینە یانی ڕۆژ وەزعی باشبی خراپبی شەڕبی خۆشیبی هەر دادەبەزی تورکی ئێرانی سووری ئەوانە ڕۆژ بە ڕۆژ دەدابەزین سەرچاوەکەم بەخێرن زۆر باش قارم وڵاتی درا بوو غازی ئەوڕۆی پێدەگوترێتن لە بازار نی شارەزایکی باشیە بوو لە بەهای تومەن و لیرە و خۆی دەڵێ ئەنی بە بەردەوامی لە دابەزیندا بە تایبەت تومەن و لیرە نی بە پێچەوانەی ئەو دوو دراوە دیناری عراقی ئەمڕۆ بەرزبوونەوەی بەخۆ بینی بەرامبەر بە دۆلاری ئەمریکی چاوەڕوان دەکرێتن باقی ناوەندی ئەگەر لەمڕۆ تاوەکو کۆتایی ئەم ماگە خستنە ڕووی زیاتر بێت چاوەڕوان دەکرێت بەهای دینار کەمێک بەرزبوونەوەی زیاتر بەخۆی بینێ بەرامبەر بە دۆلاری ئەمریکی بەڵام بازارڕەکە دیار نییە بیلال ینی هەرچەندە ئەوەیە کە ئەمڕۆ تاوەکو ینی لێستا قسە دەکەم تاوەکو بەیانی کە بۆرسە دەکرێتەوە نرخەکان ڕەنگە کەمێک بەرز و نسمی بەخۆ بینێت بەڵام چاوەڕوان دەکرێت سبەی لەگەڵکردنەوەی دەرگای بۆرسەکان جارێشتر نرخەکان و بەهاکان بە شێوێکی تر زۆر باش قارەمان جۆهەر پامنێری کورسانی زەربژی لە 0 تا 100 بازاری ئاڵوگۆڕی دراوە پێوتین کاغازی ڕاماژەی بۆ کردەوە تبەن ئاراستی دابەزینە لیری سووری بە هەمان شێوە ئەمڕۆ دیناریش تاستێک بەرزبوونەوەکی باشی بەخۆ بینیوە جا با خێرا من ئەچەند قارەمان لەگە کاغازی هەندێک لە سێرەکانیان و بەڵام جارێکتر بۆ وەبیرهێنان و باسیەکەم $100 142,000 دینار لە ئەندێ شوێن خوار 142 ئەمڕۆ 143 و 500 دینار بوو سەعات 11 بەیانی بەڵام لە دوایەوەی فرۆشی دۆلاری بانکی ناوەندی هاتە بازار بۆنی دۆلاری کرد هاتە 142,000 لە 100 دینار بەرز بووە ماوەی هەفتەیەکە ئاراستی دابەزینێ بەڵام ئەمڕۆ دابەزیەوە باش بوو و ئەگەری هەیە هەفتەی ئایندە ئەم 142 بەرەو 140,000 و ئەگەری خواردتریشی هەیە بێت هەفتەی ئایندە ئیتیکاڵی هەفتەی ئایندە یانی لە شەمە تاکو پێنجشەمەی ئایندە 142 بەرەو 140,000ش ئەگەری ئەگە بانکی ناوەندی وەک ئەمڕۆ بەردەوام بێت لە فرۆشتنی دۆلار تمەنی ئێرانی ئەمڕۆ دابەزی $100 9,600,000 تمەن 9,500,000 تمەن لە هەرێمی کوردستان بازاری فردەوسی تاران 9,600,000 تمەنە ئەمە بەهایەکە کە پێش هێرشی ئیسرائیل بۆ سەر ئێرانیش ئەوەی نەبینی بوو واتە ئاراستەیەکی دابەزینی بەخۆ بینیوەتەوە ئەگەری هەیە جایکتر بگاتەوە 10 ملیۆن و سەروتر ئێمە تا سیوێکی هەشت ئێران مۆڵەتیە لەگەڵ یەکێتی ئەوروپا ڕێککەوێت لەگەڵ وڵاتانی ئەوروپا ڕێککەوێت تاکو سیستەمی ماشانە چێتەوە سەری کۆی سزانێ و دەوڵەتەکان لیری تورکیش بەمان شێوە $100 4,100 لیرە لیری سووریش ئەمڕۆ جایکتر دابەزیەوە 1 ملیۆنی بۆ 130,000 دوێنێ گەیشت بۆ 136,000 پێرێ 126,000 بوو بۆیە ئیتر خانی 130ەکان جێهێڵە لیری سووری بەرەو خانی 120ەکانە ڕوا ئەگەری هەیە خوار 120 ژەم جارە ببینێ باشتر لە لیری سووری و تمەنی ئێرانی دوور بن خۆتانی لێ بە دوور بخەنەوە لە کۆڵ خۆتانی بکەنەوە دیناری عێراقیش تا ئاستێک ترسێکی ئەو توی لەسەر نییە بەڵام باشتر خەڵکێک کە مامەڵە ناکە ئەگەی لێ بە هەر بە دۆلاری هەبێت تا ئاستێک باشتر دۆلارەکەی نەفرۆشێت کە ئەڵین ئەبێ بە 140 وەکو خۆی بەڵێت چکە دۆلار هێشتا هەر بەهای خۆی لەدەست نایە هەر نرخێک بێت باش باسی کەرتی خانوبەرەتان بۆ کەم بەراورد بە 10 ساڵی ڕابردوو نرخیەکەی نیشتەجێبوون لە کەلار دابەزینی بەخۆبینی و بەدەیان پرۆژەی نیشتەجێبوون لە کەلار مۆڵەتی وەبەرهێنانیان وەرگرتووە بەهۆ شێوە نرخی یەکەی نیشتەجێبوون لە کەلار هەرزان بووە بەشێک لە شارزانەڵێن ئەمە دەرفەتە بۆ کڕین بەشێک شەڵێن نەخێلەوەی هێشتا دەرفەتی دابەزین و هەرزانبوونی زیاتری ماب لە نووسنگەیەکی کڕین و فرۆشتنی خانوبەرەم لە کەلار ڕاستگۆ قاسم مامەڵەچی و شارەزای بازاڕی خانوبەرەیە و پێکەوە گفتوگۆ دەکەین لەبارەی نرخی ئێستای خانوو یەکەی نیشتەجێبوون و یەکە بازرگانیەکان لە شارەکە بە پێی داتاکان بێت مامەڵەی کڕین و فرۆشتن و نرخ لە ماوەی 10 ساڵدا بۆ یەکەیەکی نیشتەجێبوونی ئاسایی لە 100 بۆ لە 145 و یەکەیەکی بازرگانیش لە 100 بۆ لە 138 لە کەلار دابەزیوە. نرخەکان لە سێکتەرێکی وەکو سێکتەرە بازرگانەکان ڕێژی دابەزینەکەیان بنزیکەی لە 110
دەستپێکات هەتاوەکو لە 38 دەڕوات کە کۆتا مامەڵە کە ئێمە لە ناوەندی عقاری بۆرسە پلس لە کەلار مامەڵەوان پێوە کردووە 38 کەمترە لەو بەهایی کە 10 ساڵ پێش مامەڵان بەو مڵکەوا کرد ئەمە بەنسبەت ئەو مڵکانەی کە لێکەوتەی بازرگانیان هەیە دەربارەی ئەو مڵکانەی تر کە لە کەرتی نیشتەجێبوونان و بۆ نیشتەجێبوونی هاوڵاتیان بەکارهێنرێن ئەم مڵکانە بەهای دابەزینەکەیان لە شوێنێک پرۆژەیەک بۆ جەیەکی تر دەگۆڕێ بەڵام بەگشتی لە 120 دەست پێکە هەندێکیان تا لە 145 و نزیک بەنیوەش دەگاتە ئەو پلەیەش ینی بەشێکی زۆری ئەم بابەتەش دەگەڕێتەوە بۆی کە ئێمە خستنە ڕوومان لەو بابەتەیە زۆرتر بووە یەکەکان ئەم جۆرە بەهانیان لەدەستداوە دابەزینی نرخەکان پەیوەستدارە بەوەی چەند ساڵێکە بازاڕی خان و یەکەی نیشتەجێبوون لە کەلار فراوان بووە بە جۆرێک 26 مۆڵەتی وەبەرهێنان بۆ دروستکردنی یەکەی نیشتەجێبوون بە کۆمپانیەکانی کەرتی تایبەت دراوە کە بەهاکانیان زیاترە لە ملیارێک و 300 ملیۆن دۆلار بەڵام قەیرانی دارایی و بچووکبوونەوەی گیرفانی خەڵکیش لەم کاتەدا هۆکارێکی ترە بۆ دابەزینی نرخەکان ئەم پرۆژانە بووەتە هۆکاری ئەوەی کە بە شێوەیەکی بەرچاو خانوبەرە دابەزی بێ نرخی خانوبەرە دابەزی بێ ئەوەی تێبینیش یەکەی نەمە جاری چەند جارێک باسمان کردو بە لۆغەی بازاری باسی کەن شەیتان بازار بوو لە سنووری قەزای کەلارە نرخەکان زۆر جیاواز بوو بە بەراورد بە تەنانەت نەک قەزاکانی چواردەوری کەلار بەڵکو بە محافەزاتەکانیش ئەوەی ئەیبینین ئێستا لە بەرچاومانە ئەتوانین بڵێن بازارەکەت نەوەعەنما جێگیر بووە و نرخەکان چوەتە مستەوای خۆیەوە و کە ئەو پارچە زەویانە یا ئەو پرۆژانەی کە ئێستا ئێمە جێبەجێ ئەکرێ لای ئێمەیە نرخێکی سەوابەتی بۆ دروست بووە و دابەزینانە کاریگەری لەسەر کۆی گەڕەکەکانی ناو کەلاریش دروست کردووە و بە شێوەیەکی بەرچاوسەر ڕای ئەوەی کە قەیرانی دارایی هەیە لە هەموو هەرێمی کوردستان بەڵام زیاتر باسی دابەزینی ئەم نرخانە لە ئێستەیە کە ئێمە تێبینیمان کردووە هی ئەو عەرزە زۆرەیە کە ئێمە خستومەنەتە بازار و مەبەستیشمان بۆ لەوە بکەین کە بۆەوەی بتوانین زۆرترین هاوڵاتی سوودمەند بێ لەم خانە دابەزینی نرخی یەکەی نیشتەجێبوون لەم قۆناغەدا لە کەلار خەونی خەڵک و کڕیارە بەڵام ڕەنگە لای فرۆشیار و خاوەن پرۆژەکان ئەمە پێچەوانە بێت و حەزیان لە قازانج و بەهای ئابووری بەرز بێت شاخەوان محەممەد کورسات نیوز کەلار شاخەوان راپۆرتێکی زۆر باشی کردبوو بە چاوڕوونی زۆر باشیینێ بەڵام مەبەستمە زیاتر بزانین بارودۆخێکی خانوبەرە و کردی نیشتەجێبوون لە کەلار چۆن لەگە مەریوان حەسەن و بەرهێنەی خانوبەرە لە کەلار قساکەم کاک مەریوان سڵاو لێ بە بارودۆخی یەکەی نیشتەجێبوون لە کەلار چۆنە نرخ چۆنە کڕیار هەیە سڵاو کاک بیلال ئەم کاتتان باش سڵاوتان لێبێ حواڵتان چۆنە سەلامەت و سەرکەوتوو بن طبعاً کڕیار لە سنووری گەرمیانە جاران ینی کەلار سنتەری گرنگی پێدان سنتەرێک بوو بۆی کە لە هەموو بە بەراورد بە هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان گرانترین نرخی زەوی بەبیرم دێ ڕابۆر دەکرا و کاتە من علامی بووم ئێمە گرانترین زەویمان لە سنووری گەرمیانە بە بەراورد بە قەزابوون نەک شارەکانی هەولێر و سلێمانی و دۆک بە هەموو قەزاکانی هەرێمی کوردستان گرانترین زەوی لەم ناوچا بوو ئەمە وای کرد حکوومەت و بەشێک لەوە بەرهێنەکان ڕووبکەنە ئەم ناوچە ینی کێبەرکێکی زۆر بە قوتە ئیسە لە کەلارە لەسەر نزمکردنەوەی نرخ و هەنی ئەوکارەیە لەسەرەوەی کە جاباسی هۆکارەکانەکەم کاک مەریوان بیرمە پارچە زەوی لە کەلار بەراورد دەکرا بە نیویۆرک و بە پاریس نرخی زۆر بەرز بوو ینی تا ملیۆن دۆلار ڕۆژ ئێستا بارودۆخەکە چۆنە هیچ دابەزینێک هەیە لە زەوی لە یەکەی نیشتەجێبوون لە شوقە ئەگەر لەو ناوچەی پرۆژەی نیشتەجێ کامیان زیاتر داوەزینی بەخۆ بینیەوە یا هەرزانتر بووە شوقە لەم ناوچە عادەتی ناوچەی خەڵکی گەرمیان کەمتر مامەڵە لەگەڵ شوقاکەن لەبەرەوە نەریتی ناوچەکە لە شوقا تەنیا یەک پرۆژەی نیشتەجێبوون هەیە کە لە شوقا شوقەی مامەڵی پێوەکرابێت پرۆژەکانی تر هێشتا تەواو نەکراون و شوقە زۆر گرنگی پێ نادرێ هێشتا خەڵک عادەتی خەڵکی ئەم ناوچە نەبووەتە نەریت کە لە شوقا بژێت بەڵام ئەوەی کە هەیە عەرز و خانووە لە زەوی و خانوەکانە بە تەسەوری من هەرچەند من داتایەکی ڕستنین بە بەرزستانیە بەڵام من کە بەشداری بەشێک لە مزایەدە و لە پرۆژەکان نیشتەجێبوون ئەیبینم بەراورد یەکەم نرخەکان بەراورد دەکەم تقریبا یەک لە سەرسەی نرخی خانوبەرە لە سنووری گەرمیانە دابەزیوە ئەو مڵکەی کە دوێنێ کە ساڵانی ڕابردوو بایی 150,000 دۆلار بووە یان بڵێن بە زمانی بازاڕی 15 دەفتەر عفو 15 دەفتەر بوو بێ ئیسە دە دەفتەرە یان لە مزایدەی شارەوانیە ساڵی پار و پێرار
زەویەک بە 160 میلیۆن دینار دەرچووە تەنیشتی ئەو زەویەی کە ساڵانی ڕابردوو بە 160 میلیۆن دینار شارەوانی فرۆشتوێتی لە مزایدێکی ئاشکرا لە زیادکردنێکی ئاشکرا لە زیادکردنی ئاشکرا فرۆشتوێتی ئەم ساڵ هەمان زەوی بە 100 میلیۆن کڕاوە یعنی بە ئەگەر ئەم سێداتا وەرگری لە پرۆژەکانی جیاوازیەکە یەک لەسەر سێی نرخەکانی دابەزیوە باش ئەمە هۆکار چییە کاک مەریوان یعنی چی وای کردووە ئەم داوەزینە بەخۆی ببینە وەڵی هۆکار بەشێکی زۆرە بەشێکی پەیوەندی بە نەبوونی موچەوە هەیە تۆ لە ڕاستیە پارە نێتە شوێنی بازار نێتە ناو بازار پار نەقدی نامێنێ بەدەستەوە خەڵ جورئەتی مامەڵە ناکە ئەو پارانەی کە دێتە بازار نمونە هەفتەیە لای مامۆسایە وردە ئەم پارەدا بەشە بێتە مل دوکاندارەکە وردە تۆڕێکی گەورەی خانوبەرە تۆڕی خانوبەرە ئەقارات لە هەموو تۆڕەکانی تری پارە پیاکردن گەورەترە یەکسەر ئەم تۆڕە قوتێدا ئەم پارانە قوتەدا بەڵام ئەم پارانە تۆ 90 ڕۆژە خەڵموچەی وەرنەگرتووە ئەم پارانە کۆنابنەوە ئیسە حکومەت لە قەیرانایە ئمجار بەشێکیشی پەیوەندی بەچی وە هەیە جاران زەوی فرۆشێک لە بازاڕەوە بەرهێنێکەی توانی بە یەک تەلەفۆن 50 دەفتەری بۆ هەواڵەکەن 500,000 دلاری بۆ هەواڵەکەن 100 میلیۆنی بۆ هەواڵەکەن 200 میلیۆنی بۆ هەواڵەکەن ئیسا ئیفلاسبوونی نووسینگەکانی کەلار کە لە ماوەی ڕابردوودا 2-3,000 دەفتەر لە ناو کەلارا لە ناو چووە بە ڕێگەی جیاواز چەند نووسینگە ئیفلاسیان کردووە ئەمانە بەشی گەورن لە هۆکارەکانی تر بەشێکشی پەیوەندی بە زۆربوونی خستنە ڕوو هەیە لە ڕووی ئەقاراتوە کە جاران 125 متریە لە شەیدانە بە 7 دەفتەر بە 8 دەفتەر بوو ئیسا کۆمپانیەکان هاتوون 200 متریە کە فرۆشێ بۆ پارە کاگمەریوانە کڕیار و مشتری یەکەی نیشتەجێبوون لە کەلار کێن هەر خەڵکی ناوخۆی کەلارن یا دەوروبەر و بەعقوبە و دیالە و سەلاحەدین وانش هەن وەڵاهی وەبەرهێنانی سەلاحەدین نییە تەمان جاران دیالە بوو نفوسی دیالە ملیۆنێک و 500,000 دانیشتوی هەیە ئێستا بەشێکی ئەو ناوچانە بوو ژاونەتەوە ئیسە نرخی خانوبەرە لە دیالە لە بەعقوبە لە 100 تا 300 بەرز بووەتەوە بە پێی داتاکان یعنی من بازارەکە کەسبووەتەوە شوێنی وە بازارەکانی ئەوێ بەقوت بووەتەوە بازاڕی ئەقارات لەبەرەوەی پارێکی زۆر هەیە بۆ سپیکردنەوەی پارە لەو ناوچانە پارێکی زۆر دێتە بازار و حکومەتی عراقی پارێکی زۆر خاتە بازار و لە چیا بەکارهێنن لە بەرامبەری شیا پرۆژێکی زۆرەخا جاران ئێمە مشتری زۆرمان بوو عەرەبە هاتە ناو کەلار خانوویە کڕی ئیسە مشتری عەرەبمان نەماوە ئێمە ئەوەی هەیە لە خۆمانەخوا لە هەرێمی کوردستانەخوا نمونە مشتریەکانی ئێمە لە کفریە خوا لە خانەقی نەخوا لە دەربەنی خانە بەڵامە بەستمە پرسیارەوەت لێ بکەم لەسەری کە بەس تەنها لە ناوخۆی کەلارە ئەم مارکێتینە بۆ یەکەی نیشتەجێبوونەکە یاخود ئەگەر ئێستا بەرچاوڕوونێک بێ بە کەسێک کە سەیری ئێمە بکە لە هەولێر بێ لە دۆک بێ لە سلێمای بێ یاخود نەخێت لە دەروی وڵات بێ ئەتوانێت یەکێکی نیشتەجێبوونی 200 متری تەواو کرابێ یاخود تەواو نەکرابێ بە چەند بکرێ بە چەند بەردەستە لە شوێنێکی گونجاوی کەلارە یاخود بەرزترینی چەنە نزمترینی چەنە هەیمانە ینی نمونە هەیمانە پرۆژەی نیشتەجێبوونمانەیە 300 مترە تا 25 دەفتەرە ڕات لە شوێنی ترا هەیمانە 200 متریمانەیە لە پرۆژەکانی نیشتەجێبوونە نزمترین سعرمانەیە تا 5 دەفتەر هاتووە بەڵام ئەمە بە پێی لۆکیشنەکە لۆکیشن تاسیری هەیە خاوەن و عنوانی پرۆژەکە تاسیری هەیە هەموو ئەمانە کاریگەری هەیە لەسەر نرخی یەکە نیشتەجێبوونەکە نمونە ئیسا لە پرۆژەی نیشتەجێبوونە هەیمانە نرخی یەکەکان لەو پرۆژە نیشتەجێبوونانە 100 و 200 متریمانەیە بە 6 دەفتەر و نیو دەسەکەوێت یعنی تر لە 5 دەفتەر و تیاتی تا 25 دەفتەر سعری خانووکانە گۆڕێت بەڵام جاران من بەبیرم تێ خەڵکی سلێمانی مڵکیانە فرۆش لەبەرەوە نرخی مڵکەکان هاتن لەیرەوە بەرێنانیان پێکرد ئیسە بەداخەوە ئەم دۆخەیکەتی کەوتوین کەلار بە بۆنەی ئەوەی کە مەرزەکەوە مەرزی پەروێزخان بەداخەوە جاران ڕۆژانە ڕەنگام داتا 1600 سیارە هاتو چۆ مامەڵەی بازرگانی کردووە بەڵام ئیسا لەوە کوێ داتاکان دوو لە سەر سێدا بەزی بێ لەو مامەڵە ئەم پارانە گشتی بۆ کەلارە هاتۆ ڕاستە کاک مەریوان چی بکەین دۆخەکە باش بێتەوە وەڵایی دۆخەکە لە دەست هاوڵاتیان نییە دۆخەکە لە دەست حکومەتایە لە دەست هاتنی موچەیە لە ڕاستیا وشکە ساڵی جاران
عادەتی ئەم ناوچە خەڵکی ئەم ناوچە نمونە بەشێک لە لادیەکان پارەکانیان لە ئاژەڵداری لە کشت و کاڵ پیا کرد لە عقاراتیان قسەیش سەلامەترین بوار بۆ خستنەگەڕی پارە لە ڕاستیە عقارات بووە پارێزرا وەکو قسەیەکە ئەوترێ عقارات نەخۆشەکەوێ بەڵام نامرێ بەس لە ڕاستیای سەر لە کشت و کاڵە تۆ ساڵێکی وەکو ئیمساڵ کابرا هیچی نەماوە کۆتایی پێات تۆی فلاسی کردووە نووسینگەیەکی خانوبەرە لە بواری دراوە ئیشەکە کۆتایی بە هەموو پارە و سەرۆت و سامانی هاتووە بەڵام لە عقاراتە سەرباری هەموو ئەم دۆخەی کە تێی کەوتوین لەوە شوێن لە 15 دەفتەرەوەتۆ بۆ دەفتەر هێشتا ئیفلاسی نەکردووە حکومات بەشێکی پەیوەندی بە موچەوایە بەشێکی پەیوەندی بەو گرنگی پێدانی مەرزەکان و ئاسانکاری بۆ بەرهێنان و بۆ خەڵکی ئەم ناوچە هەیە تەنیا ئێمە گرنگی بە خانوبەرە نەدەین ئەم تۆڕە زۆر گەورەیە بۆ کۆکردنەوەی پارە لە بەرامبەردا ئەبێ گەرمیان خاوەنی ناوچەیەکی کشتتوکاڵی گەورەیە لە دوای پارێزگای هەولێر ئەگەر ئەمە گرنگی پێ نەدرێ ئەم خاوەنی سەرچاوی نەوتیە لەم ناوچە ئەبێ ئەم نەوتە ڕاستە بۆ هەرێمی کوردستانە بەڵام بەشی تۆڕەکەش نەوتیش بگرێ پارەی نەوتەکەش بێت بۆ ئەم ناوچە ئەمانە گشتی کاریگەری لەسەر ئەمە هەیە بەڵام ئەمە پەیوەندی بە ڕێکار و بە سیاست و بە استراتیژی حکومەت و هەیە بۆی کە لەم ناوچە گرنگی پێبدا سەلامەتی دارایی سەلامەتی ئابووری سەلامەتی ئەمنی کە هەیە هەموو ئەمانە پارێزراو بن وردە وردە ئەمە خۆی بازاڕەکە ئاسانترە بێت و باشترە بێتەوە لەوە فەقیر و هەژار و دەوڵەمەند و هەموو ئەمانە سوودەبینن لە بوژانەوەی بازار کاک مەریوان بەرچاوڕوونێکی زۆر باشیانێ لە سەکەرتی خانوبەرەی کەلار من چێژم لە گفتووەکەما بینی بەڕێز مەریوان حەسەن و بەرهێنی خانوبەرە لە کەلار هەر بژیت کۆمپانیای دیێنۆی نەرویجی راپۆرتی چارەکی دووەم واتە سێمانگی دووەمی ئەم ساڵی بڵاو کردەوە لە هەرێمی کوردستان بەرهەمێنانی نەوتی کەمی کردووە فرۆشتنی نەوتی زیادی کردووە لە راپۆرتی کۆمپانیا نەرویجەکە کە پشکی گەورەی کارەکانی لە هەرێمی کوردستانە کۆی داهاتی کۆمپانیاکە بە ڕێژەی لە 137 بەرز بۆتەوە ئاماژەی بۆش کردووە بەهۆی هێرشە درۆنیەکانی سەر ئەو کێڵگانێکە کاریان لێ کردووە سەرقاڵی چاکسازین بۆ ئەوەی ئاستی بەرهەمێنانی نەوت بەرز بکەنەوە جا ئەلێرە من باسێکی ئەم بابەتەتان بۆکەم بابەتی راپۆرتی چارەکی دووەمی کۆمپانیای دیێنۆی نەرویجی ئەوەی کە بڵاو کرێتەوە بێگومان دیێنۆی نەرویجی یەکەم کۆمپانیای بواری نەوتە کە هاتوێتە هەرێمی کوردستان کاری کرد بێ لە 2007 و پێش 2007ەوە لە کێڵگەی تاوکێ کارەکە کێکێکە لە کێڵگە خاوەنیەدەگ و بەرهەمە باشەکانی هەرێمی کوردستان لە کێڵگەی باشیکیش کاری پەرەپێدانەکە بۆ بەرهەمێنان بە خێرایی بچۆ سەر راپۆرتەکان کە ئاماژەیان بە داهاتی چارەکی دووەمیم ساڵ و ئەوانی پێشوو بەراوردی ساڵی ڕابردووشیان کردووە لە چارەکی 2024 دەست پێکەم وەکو بەراوردکاری لە چارەکی یەکەمی 2024 76,000 بەرمیل بەرهەمێنانیان هەبووە ڕۆژانە لە چارەکی دووەمی 2024 79,000 واتە بڕی بەرهەمێنانیان زیادی کردووە بەڵام وەکو بەرهەمێنان لە چارەکی یەکەمی 2025 بەرز بۆتەوە بۆ سەر و 82,000 بەرمیل نەوتی ڕۆژانە کە بەراورد بە چارەکی یەکەمی 2024 زیاترە هەرچی سەبارەت بە چارەکی دووەمی 2025 بڕی بەرهەمێنانیان بەراورد بە چارەکی یەکەم هەروەها بەراورد بە چارەکی دووەمی 2024 کەمی کردووە کە 74,760 هەزار بەرمیل نەوتی ڕۆژانە بۆ سەبارەت بە داهات لە 2024 لە چارەکی یەکەم 20 میلیۆن دلار و 500,000 دلاریان دەستکەوتووە 20 میلیۆن و 500,000 دلار لە چارەکی دووەم زیاتر لە 17 میلیۆن بەڵام لە 2025 داهاتەکانیان زیادی کردووە سەرڕایەوەی کە چارەکی یەکەم داهاتیشی زیادی کردووە بەڵام بەراورد بۆ ژمارەی داهاتە بەرامبەر بەرهەمێنانی نەوت داهاتەکەی هێندە زیادی نەکردووە کە 8 میلیۆن و 464 بووە چارەکی دووەم بەرهەمێنانی نەوتیشی کەمی کردووە بەڵام داهاتەکەی زیادی کردووە کە 8 میلیۆن و 675,000 بەرمیل بووە کە ئێستا پێتان ئەڵێم تا چەند زیادی کرد کە بە نزیکەی لە 180 داهاتی کۆمپانیەکە زیاد کرد چارەکی دووەمی ئەم ساڵ بە تێکرا 258 میلیۆن دلار داهاتی هەبووە کە 27 میلیۆن و هەروە 30 میلیۆن بۆ خاوەن پشکەکانی دیێنۆی ڕۆشتووە کە قازانج بوو ئەمانە کەڵی خاوەن پشک لە بۆرسەی ئۆسلۆ هەروەها لە ئەوروپاش دیێنۆی ئەرز کراوە تۆتوانی پشکیان لێ بکڕی بە چەند دۆلارێکە لەو قازانجانەیە ئەتوانی ببی بە شەریک بە حسەب ئەو داهات و قازانجانی کە لە ماوەکەیە ئەیکات
باسی بابەتێکتان بۆکەم پەیوەندی هەیە بە گواستنەوەی کاڵاو شمەک لە وڵاتانی ترەوە بۆ هەرێمی کوردستان. بەندەری سەفاجی دەریایی ڕێڕەوێکی نوێی بازرگانی ڕاگەاندووە کە توانێت میسر، سعودی، عێراق پێکەوە ببەسێتەوە. بەندەری سەفاجی دەکەوێتە میسر، یەکێکە لە بەندەرە گرنگەکانی وڵاتە. ئێستا لە ڕێی وەبەرهێنەکانی ئیماراتەوە پەرەی پێدێ کارەکانی فراوانەکرێت. کۆتایی مانگی ڕابردوو دەستەی گشتی بەندەرەکانی دەریای سوور ڕۆشتنی یەکەم باری ئەزمموی لە ڕێگەی ڕێرەوە بازرگانیە نوێیەکەوە ڕایگەاند. دەستەکە ئاماژەی بۆ کرۆ گواستنەوەکە لە قاهیرە کە پایتەختی میسرە بۆ بەندەری سەفاجا، دواتر بۆ بەندەری نیۆمی سعودی لەو بەردەریای سوور، لێشەوە بە ڕێگەی وشکانی گەێنراوە ئەگەێندێتە هەولێر، واتە بارەکە گواستنەوەی کاڵاکە بۆ هەولێرە، بەڵام هێشتا لە ڕێگەی نەگەشتووە. دەستەکە لەبارەی گرنگی ئەم ڕێڕەواڵێت کاتی گواستنەوەی کاڵاکان لەو ڕێگەیەوە لە 150 کاتەکەی بەراورد بە ڕێڕەوەکانی تر کەمە بێت، واتە ئەگەر پێشتر بە 30 ڕۆژ کاڵاگەیشت بێت، ئەم جارە بە 15 ڕۆژە کاتە هەرێمی کوردستان کە ئەوە دەرفەتێکی زۆر باشە لە ڕووی ئاڵوگۆڕی بازرگانی. لێرە باسێکی بەندەری سەفاجاتان بۆ کەم کە وەسە کۆکەیەتی واروها ئەبێت یەکێک لە بەندەرە گەورە و کاریگەرەکان ئەکەوێتە کەناری دەریای سوور، واتە لە دیوی میسر و لە بەریشی ئوردن و سعودی ئەبن. میسر و سعودی و عێراق دەتوانێت لە ڕێگەم بەندەرەوە بەیەکەوە بەسرێتەوە. خاڵێکی گرنگی گەشتیاری و دەریایی و جوڵەی حاجی عومرەکارانە، بەتایبەت لە میسرەوە بۆ سعودی ئەم بەسمانە عومرەکاران و حاجیان کە لە میسرەوە بڕۆن لە ڕێگەم بەندەرەوەچنە سعودی و لێوەچن بۆ مەکە و مەدینەی پیرۆست. کوی ڕوبەرەکەی نزیکەی 57 ملیۆن مەتر چوارگۆشەیە، ڕوبەری ئاوی بەندەرەکە 5.64 ملیۆن مەتر چوارگۆشەیە، دە بۆ 14 مەتر قوڵە کە ئەم قوڵایە بۆ بەندەرەکان زۆر گرنگە، چکە کەشتێ زەبەلاحەکان چەندیان لە دەروێت جاری وای ئەو نشیان لە ناو ئاوایە. زۆر جاتالێلەیەکی کە زۆر بزانێ ئەڵێ ئەوە چەندی لەسەر ئەوەی لە ڕێگی لە ناو ئەرزایە، شتی باشە زانێ. بۆ بەندەریش قوڵایی زۆر مهمە، چکە کەشتی گەورە ئەتوانێت تایە لەنگەر بگرێ، ژێری کەشتیەکان نایە لە ئەرزی دەریاکە و پێویستی بۆ نیە سەکۆی زیاتر بەنە ناوەوەی دەریاکە بۆی بگەنە قوڵایی باش. هەروەها توانای وەرگرتنی هەیە کە 6.37 ملیۆن تۆن توانای وەرگرتنی هەیە. کۆمەڵی بەنداوەکانی ئەبوزەبی بڕیاریاوە بە 200 ملیۆن دلار بۆ ماوەی 3 ساڵ پەرپێدان لەم بەندەرەیە کە هەر لەسەر ئەم بەندەری سەفاجای میسرا پێتانەڵێم بۆ ئێستا باسیەکەم چ پەیوەندێکی بە خۆمانەوە هەیە. بۆ گواستنەوەی بازرگانی گرنگە ئەم کاڵا و کانزایانی تیازیاتر لێوە داگیری و بارەکرێت. فۆسفات و گەنم و دانوێڵ و بابەتەکانی تر، هەروە هاوردەکردنی تەختە و ئامێرەکان لەگەڵ گەشتیاری کەندا و سعودیەواتە لە ڕێگەی کەنداوە قەتەر و ئیمارات و عمان لە ڕێگەی سعودیەوە توان بچنە دەریای سوور لێوە بگوازێنەوە بۆ میسر لە ڕووی گەشتیاری و ڕۆڵێکی گرنگە بێ و هەروە کەشتی گەشتیاری کروزیش دەتوانێت لەنگەری تیا بکرێت. ئەو کەشتیانی کە چەندین قاتن خەڵک دەتوانێت پشووی تیا بەسەر بە هەفتەوە بە دەڕۆژ تیا بمێنێتەوە لە ناو دەریا بۆ ئەو بەندەرە گونجاوە تیا لەنگەر بگرێ و خەڵک سەرکەوێ و گەشتی خۆی بکە. لەسەر ئەم بابەتە بزانین بۆ بەندەری سەفاجا بۆ هەرێمی کوردستان گرنگە، چونکە ئەتوانێت ڕێڕەوی بازرگانی ماباتی. ئەم نەخشەیە خۆزگە تۆزە گەورەتر بووە. کۆمەڵێک ڕێڕەومانەیەتێ بەندەری سەفاجا کە ئەمە بەندەری سەفاجا، ئەمە دەریای سپی ناوەڕاستە، ئێرە ئیسرائیل و فەڵەستینە، ئەمەش میسرە و ئەمە ئوردنە سعودیە و ئەمەش عێراقە. ئەتوانێت لێرە لە دەریای سپی ناوەڕاست کاتێک کاڵای شمەدیەکی دێتە دەریای دێتە میسر لە ڕێگەی ئەم بەندەرەوە بگوازرێتەوە بۆ سعودیە، بۆ بەندەرەکانی و بە ڕێڕەوێکی ئاوی زۆر کەم هەیە، ڕاستەوخۆ لێشەوە بگات بەچی بێتە ناو خاکی عێراق بێت بۆ هەرێمی کوردستان، یاخود نەخێر هەر لە ڕێگەم بەندەرەوە ڕاستەوخۆ بگوازێتەوە بۆ ئوردن، لە ئوردنەوە داخڵی ناوچەکانی سونەنشینی عێراق بێت و لێو ڕاستەوخۆ بگاتە هەرێمی کوردستان زۆر نزیکە. یاخود پێشتر ئەگەر ئەمە نەبووایە ئەم ڕێگەیە ئەبێت تۆ لەم بەندەرەوە بەم ئاڕێڕەوە ئاوێشینەیە بیتە خواری ئەمەن، ئەگە حوسەکانیش دوو موشەکە پێوەنێنێن باشە، دوایی تێکوێ کەنداوی عەرەبی بێتەوە بەسڕە و کۆیت و بەسڕە و لە فاوە جارێکتر ئەبێ بەم ڕێگەیە بێتەوە بۆ سەرەوەی عێراق کابینن ئەم ڕێگەیە ئەگەر تو ئاوابی بڕی
چەندێکی پێچێ تا بگاتە ئێرە یاخود ڕاستەخۆ لێرەوە لادانێکی تابێت بۆ ئەوەی بگاتە هەرێمی کوردستان. ئەمە ئەو ڕوونکردنەوەی کە من ئێستا لەسەر نەخشەکە بۆم باس کردن و ئێستا بار بەڕێکەوتۆ بۆ هەرێمی کوردستان گەیشتوتە سعودی لە سعودیەوە بۆ عێراق و لە عێراقشەوە بەرەو هەولێری پایتەختی هەرێمی کوردستانێک کە ڕێڕەوەکان تاستێک نزیکەکات. ئەمە لەسەر بەندەری سەفاجای میسر کە ڕۆڵێکی باشە بینێ لە پەرپێدانی بازرگانی. جا بەڕێوەبەری بازرگانی هەرێمی کوردستان کاک نەوزاری شێخ کامیل بۆ کورسار نیوز لەسەر ئەم بابەتە قسەی کردو. ئەڵێ ئەم بەندەرە توانێت هێنانی کاڵاوشمەک بۆ هەرێمی کوردستان کاتەکەی کەم کاتەوە، ڕۆڵێکی باشی شێبێت لە پەرپێدانی پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و میسر کە ئێستا قۆناغی باشی بڕیوە و ئەکرێوەکو ڕێگڕەوێکی جێگرەوەش بۆ کەنداو ئەمە پشتی پێبەسە لە هەر حاڵەتێک و باردۆخەکە ئەگەر گرژی یاخود گرفتێک لە کەنداوی عەرەبی دروست بوو کە بەشەی کاڵەکانی عێراق و هەرێمی کوردستان ئێستا لێوە هاوردە. بەندەری سەفاجایەکێکە لەو بەندەرانن کە لە وڵاتی میسرە. ئەم بەندەرە یەکێکە لەو بەندەران نوێیانەی کە لە ئێستادا لەگەڵ وڵاتی سعودی و عێراقا وڵاتی میسر ڕێکەوتنێکی بازرگانیان کردووە. ئەم بەندەرە بەکاردێنن بۆ ئاڵوگۆڕی بازرگانی لە نێوان ئەم سێ وڵاتەدا و ئەم بەندەرە کاریگەریەکی ئیجابی دەبێت لە ئایندەدا بۆ فراوانبوونی بازرگانی ئەم سێ وڵاتە. کاتێککە بە کاڵایەک لە میسرەوە دێت بە کەناراوەکانی دەریای سووردا دێتە مینای نیۆم لە سعودیە لەوێشەوە بە ڕێگەی وشکانی دێتە وڵاتی عێراق هەتا هەرێمی کوردستان و تاگاتە هەولێر. ئەم ڕێگایە لە چاو کلاسیکەکانی پێشووە کورتترە، ماوەکەی ئەتوانێت بە پێی ئەو تەخمینی کە کراوە لە 150 دەم عینەکە کەمەکاتەوە دووریەکەی کەمەکاتەوە. کاتێک کە تۆ ڕێگاکەت لە 100ەوە بێ بە لە 150 کەم بێتەوە بەتاکی تێچوونیشی کەم دەبێ، بەتاکی هەندانێکی باشە بۆ بەرهێنان. هەرێمی کوردستان پەیوەندی بازرگانی هەیە، بازرگانەکانمان لێەوە دەچن کاڵا دێنن، کاڵای ئێمە دەچێتە ئەوێ، بەڵام ئێمە لە سەرەتای ئەو ئاڵوگۆڕە بازرگانیە داین. بەڵام ئەم ڕێگایە کە بەو شێوەیە دەکرێتەوە هەولێریشیان بە سنتەر وەرگرتەوە بۆ گەیشتنی کاڵاکانیان بەتاکید لە ئایندەدا دەتوانێت زیاتر سوودی لێوەربگرێت. لەبەر ئەوەی هەم ڕێکەوتنەکە تازەیە و هەم ئەو خەتەش کە دۆزراوەتەوە دۆزینەوەکەم بەسمەیە کارا کراوە. ڕەنگە لە ئایندەیەکی نزیکدا ئیتر بازرگانەکانی ئێمەش ئەو ڕێگایە بەکاربهێنن بۆ ناردنی کاڵاکانیان و بۆ هێنانی کاڵاکانیش. تا ئێستا نەگەیشتوە چونکە یەکەم کاروانیان لە 30 دەست نردووە، تا ئێستا بۆ هەرێمی کوردستان نەگەیشت، ڕەنگە گەیشتوێتە عێراق، بەڵام بۆ هەرێمی کوردستان ئێمە ئاگاداردین کە گەیشت بێت. باسێکی ڕووسیاتان بۆکەم خۆی دزێتەوە لە گەمارە و سزا ئابوووریەکان دراوی ئەلکترۆنی و ئاڵتون بەکارهێنێ. رووسیا بەوەی ململانەکانی لەگەڵ ڕۆژئاوا لەگەڵ ئەمریکا وڵاتانی ئەوروپا ڕوبەڕووی سزای ئابووری و دارایی بۆتەوە. بۆ خۆت زیینەوە لەم سزایانە کە نایڵن رووسیا بە ئاسانی دۆلاری بەدەست بکاشت بفرۆشێ و حواڵەی بۆ بکرێ، پشت بە دراوە ئەلکترۆنیەکانە بەسێ و پشت بە زێڕە بەستێ. بە پێی داتاکان لە ماوەی 3 ساڵی ڕابردوو ئەو جەنگی لەگەڵ ئۆکرانیا هەیەی مامەڵەی بازرگانی رووسیا لە بواری دراوی ئەلکترۆنی و زێڕە بەرز بۆتەوە، کە نیشانی ئەوەیە ئەم ڕێڕەوانە یاخود ئەم بابەتانە بەکارێن بۆ خۆزیینەوە لە فشارەکان و سزا ئابووری گەمارۆکان و لەما کاتە ئەمریکاش چەندین سەکۆی ئاڵوگۆڕی دراوی ئەلکترۆنی سزایەوە یاخود بلۆکی کردوون لەبەرەوەی کە ڕووسەکان بەکاریان هێنەوە. بەهۆی ململانی سیاسی و ئەمنیەوە رووسیا ڕوبەڕووی سزا و گەماروی توندی ئابووری بۆتەوە. هەرزوو وڵاتانی ڕۆژاوا بە سەرکردایەتی ئەمریکا لیستی سزای توندیان بۆ مۆسکۆ ئامادە کرد. بە شێوەیەکی ئێستا لە ڕیزبەندی یەکەمی وڵاتاندایە لە ڕووی ژمارەی سزا سەپێنراوەکان کە ئابووری و دارایی ئەو وڵاتیان کردوتە ئامانج. بێبەشبوونی رووسیا لە دەستڕاگەیشتنی بە سیستەمی دارایی و گواستنەوەی دراوی جیهانی کارەکانی حکومەتی ئەو وڵاتی قورس کرد. بە شێوەیە کێشە بۆ کەمبوونەوەی داهات و کورتێنانی بودجە دروست بوو. بەڵام پەنابردنەبەر دراوە گریمانەکان و زێر بۆ خۆشاردنەوە لە سزانێ و دەوڵەتەکان دەرفەتی بۆ ڕەخساند کە کاریگەری گەمارۆکان کەم بکاتەوە. رووسیا بە سەدان ملیار دۆلاری لە ڕێگەی دراوە ئەلکترۆنیەکانەوە بەدەستخستووە. بە پێی داتاکانی چاینە لاینز ئەوەی ئاشکرا بووە رووسیا بای 51 ملیار دۆلار سوودی لە کریپتۆکان وەرگرتووە کە بە ڕۆبڵی ڕووسی پارەداری کردوون.
لە ڕاگەندراویش وەزارەتی گەنجینی ئەمریکا زیاد لە چەند سەکۆیەکی مامەڵەکردنی دراوە گریمانەکانی داخستووە یان سزای داون بەهۆی ئەنجامدان و شاردنەوەی مامەڵە ڕووسیەکان لە گامارۆکان وە گارانتێکس و ئۆڵد ڤیکتۆر. هەر بەپێی راپۆرتەکان لە ماوەی 3 ساڵی ڕابردوو بە بەردەوامی جەنگی مۆسکۆ و کیێف مامەڵی رووسیا لە بازار و بازرگانی زێڕ و دراوە گریمانیەکان زیادی کردووە بەتابەت لەگە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باشووری ڕۆژاوی ئاسیا و ئاسیایی ناوەڕاست. ئەمەش دەرخەری خۆشاردنەوەی ورچەسپێکەیە لە گەمارە و فشاری سزا ئابوووریەکان. بەهۆی ململانەکانی لەگەڵ ڕۆژئاوا رووسیا ڕوبەڕووی هەزاران پاکێکی سزای ئابووری و دارایی بۆتەوە. دیارترینیان دوورخستنەوەی سیستەمی بانکی لە سوێفتی جیهانی و سەرکردنی 300 میلیارد دلار یەدەگی بانکی، دیاریکردنی سەقفی نرخی فرۆشتنی نەوتی خاو، سزادانی کۆمپانیا زەبەلاح و کاریگەرەکانی رووسیا. ئەمە سەر ڕای سزادانی چەندین بەرپرس و سەرمایهداری ئەو وڵاتە کە بوونەتە هۆی ناجێگیری دارایی و کێشەی ئابووری و کەمکردنەوەی گەشە و زیادبوونی هەڵاوسان، بەڵام سوود وەرگرتن لە دراوە ئەلیکترۆنەکان بەشێک لە کاریگەری سزاکانی کەم کردوتەوە. باسی دینار و دۆلار و تمەن و لیرەی سوورین بۆ کردن، باسی بازاری خانوبەرە، باسی موچە و کێشەکانی هەرێمی بەغدا و داهاتی نانەوتی و هاتنی موچەشمان کرد. ئەوەی ما بێت تەنها زێرە بە خێرای پێتان بڵم نرخی زێر تا هەستێک ئەم چەند ڕۆژە جێگیر ئاراستێکی نزمیە بوو، بەڵام ئەگەری لە هەفتەی ئایندەوە جایەکتر زێر بەرەو بەرزبوونەوە بڕوا کە ئێستا مسخاڵێک ئایارە 21,670 و یەک ئۆنسەی زێڕیش 3,344 دلار بەرەو بەرزبوون و زیاتر و نزیکبوونەوە لە 3,500 دلار ئۆنسەیەکی ئاڵتون بڕوا بۆ هیوای ئابوورێکی زۆر باشتانە.